سلااوتان لێبێ بینەرانی عەزیز، پێنجەم ڕۆژی مانگی ڕەمەزانی پیرۆزتان لێ پیرۆز بێت. سڵاو لێبێت ئەلەن. سڵاو لە تۆش لیندا، سڵاو لە بینەرە خۆشەویستەکانمان هیوادارین لە هەر کوێیەکن هەر تەندروست باش بن. ڕۆژ و پەرستشی هەموو لایەکتان قبوڵ بێت. ئەم ڕۆژ دووبارە بە کۆمەڵێک بابەت و کۆمەڵێک بڕگەی تایبەت گەڕاینەوەلاتان هیوادارین تا کۆتایی لەگەڵمانە بمێنەوە. بێگومان اینجا بابەتی سەرەکی ئەمڕۆمان سەبارەت بە ئەندامێکی گرنگی جەستەمانە کە ئەویش جگەرە. اینجا کۆمەڵێک بابەت و هەواڵی جیاوازمان بۆ ئامادەکردوون. بێگومان وەکو ڕۆژەکانی تر باسی ڕۆژوگرتن هەرەکەین لەسەر بابەتی سەرەکی خۆمان و کاریگەریەکانی. بەڵە بێگومان جا ئەوەی کە گرنگە ئەمڕۆ بە وردی ئێمە بزانین کاریگەری ڕۆژوگرتن چییە لەسەر چکەر؟ ئایا چ کاریگەریشی هەیە لەسەری؟ هەموو ئەمان و کۆمەڵێک بابەتی تر لەگەڵ میوانەکەمانە باس ئەکەین بۆیە لەگەڵمانە بێنەوە بۆ ئەوەی بە ورد و درشتی بە تەواوی هەموو شتێک لەسەر ئەم بابەتە وەربگرن. اینجا جیالەوە کۆمەڵێک هەواڵمان ئامادەیە. جا هەواڵی سەرەکیمان یەکەم هەواڵمان یاخود بڵێن سەبارەت بە گورچیلەیە کە ئەندامێکی گرنگی جەستەمانەجا پێشتریش باسمان کردو لە پرۆگرامەکانی تر کە گورچیلەیەکێکە لەو ئەندامانەی کە کاتێک ئەکەویتە پیربوونەوە وردە خانەکانی خاوە بنەوە لە ناوەچون بۆیە پێویستە کات زۆر ئاگاداری بین. جا سەبارەت بە ئاو خواردنەوە قساکەین کە ئەم ئەندامە پێویستە بیپارێزین و باش ئاو بخۆینەوە ئاگامان لە خواردنەکانمان بێت و ئاگامان لەوە بێت کۆمەڵێک خۆی خراپ هێنەیکەین بۆ ئەوەی کە هەموو جەستەمان و یەکێک لەو ئەندامانەش کە گورچیلەیە سەلامەت بێت. جا بابەیەکەوە بچینە لای ئەو هەواڵە بۆی بزانین گورچیلەمان چۆن کارەکات و پێویستە کات چی بخۆین و چی بخۆینەوە بۆی سەلامەت بێت. توێژینەوەکانی نەخۆشخانەی سەیفی لە هیندستان ئاشکرای دەکەن کەم خواردنەوەی ئاو لە ڕەمەزان مەترسی دروستبوونی بەردی گورچیلە زیاد دەکات. لە پێناو بەرهەمێنانی وزە و پاراستنی گورچیلە و ئەندامەکانی تری کۆ ئەندامی میزەڕۆ ڕۆژانە پێویستە هاوڵاتیان نزیکەی 2.5 لیتر ئاو بخۆنەوە. دکتۆر مانگێش پاتیل پسپۆڕی میز و میزەڕۆ لە نەخۆشخانەکە دەڵێت لە کاتی بەڕۆژوبووندا هاوڵاتیان نزیکەی 12 بۆ 13 کاتژمێر خواردن و خواردنەوە لە خۆیان دەگرنەوە. ئەگەر بێت و قەرەبوو نەکرێتەوە گورچیلە دەست دەکات بە خەزنکردنەوەی ئاو لە جەستەدا لە بری بەرهەمهێنانی میز. ئەمەش مەترسی دروستبوونی بەردی گورچیلە و گرفتەکانی دیکەی گورچیلە زیاد دەکات. پزیشکەکە ئاماژە بەوەش دەدات کەمبوونەوەی ئاو لە جەستەدا ژینگەیەکی لەبار دەڕەخسێنێت بۆ گەشەی بەکتریا و هەوکردنی کۆئەندامی میزەڕۆ بە تایبەت لە ئافرەتاندا. لەبارەی پیاوانی شەوە پزیشکەکە دەڵێت ئەم کەم خواردنەوەی ئاو نیشانەکانی نەخۆشی پرۆستات خراپتر دەکات لەو پیاوانەی بەدەست نەخۆشیەکانی پرۆستاتەوە دەناڵێنن. لەم هەواڵەوە دووبارە گرنگی ئاو خواردنەوەمان بۆ دەرکەوت لەسەر گورچیلە و لەسەر پرۆستات کە بێگومان خواردنەوەی بڕی گونجاوی ئاو بەدەر لەوەی کە گورچیلە ئەپارێزێت لە دروستبوونی بەرد هاوکاری ئەکات لە پاراستنی لە هەوکردن و هەروەها نیشانەکانی نەخۆشی پرۆستات لە پیاوانە کەم ترەکاتەوە. ئەمەش گرنگی ئاو خواردنەوەمان بۆ دەرەخات. بێگومان اینجا جیالەوەش ئەلەن ئەگەر باسی هەواڵی دووەممان بکەین کە باسکردنی مناڵە. مناڵ یەکێکە لە چینە گرنگەکانی کۆمەلگا کە پێویستە کات هەمومان ئاگامان لێبێت. زۆر جا مناڵەکان حەزەکەن بە ڕۆژوو بن هانە بەرەوەی سەیری گەورەکانەکەنەوەی تر وەکو چاڵنجێکی لێ لە مێشکیان. بەڵام ئەو هاڵێک کە باسێکەین باسیەوەکەین کە مناڵان پێویستە کات لە چ تەمێنێکا بە ڕۆژوو بن یاخود لە چ تەمێنێکە نابێت بە هیچ جۆرێک بە ڕۆژوو بن. اینجا فێڵێک هەیە زۆر جار دایکەوەن و باوکانەی کەن ئەڵێن ڕۆژەکەت بۆ گرێدەینەوە تا ساعت 12 بە ڕۆژوە بی دوایی ڕۆژی دواتر لە ساعت 12 تا ئێوارە بە ڕۆژوە بی زۆر بە هەمومان دڵیان پێمان وتراوە کە ئەمڕۆ تا نیۆڕۆ بە ڕۆژوو بە سبینێ لە نیۆڕۆ هەتا ئێوارە بە ڕۆژوو بەیتە بێکەوە ئەبەسینەوە ئۆتۆ ڕۆژێکی تاهۆ گرت. ئەوە فێڵێکی باشە بۆ مناڵانی کە هێشتا تەمەنیان زۆر بچووکە و ناوێ بە ڕۆژوو بن. اینجا با بێکەوە بیرەری ئەم هەواڵە بین بۆی باسی ئەوە بکەین بزان مناڵەکانمان لە چ تەمەنێکە نابێت بە ڕۆژوو بن.
پسپۆڕانی قەتەر ڕێنمایی دەدەن بە دایکان و باوکان لەبارەی ڕۆژوگرتنی مناڵەکانیان. دکتۆر محەممەد سینان پسپۆڕی نەخۆشەکانی مناڵان ڕایگەیاند لە سیدرا مێدنیس دەڵێت نابێت بە هیچ جۆرێک منداڵانی خواردتەمەەن 7 ساڵان تەواوی ڕۆژەکە بە ڕۆژوو بن. پزیشکەکە دەڵێت لەو تەمەنەدا جەستەی منداڵان بە بەردەوامی وزە بەکاردەهێنێت. لەبەر ئەوە توانای خەزنکردنی گلوکۆزی سنووردارە و زیاتر ڕوبەڕووی مەترسی دابەزاندنی لە ڕادەبەدەری گلوکۆز دەبنەوە کە ئەمەش دەبێتە هۆی سەرگێش خواردن و ماندووبوون و ئارەقکردنەوە و تەنانەت بێهۆش بوون. لەمبارەیەوە دکتۆرە قەتەریەکە ئاماژە بەوەش دەدات باشتر وایە مناڵان نیوەی ڕۆژەکە بە ڕۆژوو بن تاوەکو جەستەیان دەگاتە تەمەنێک کە توانای ڕۆژوگرتنی تەواویان هەبێت. لەبارەی ئەو منداڵانی بەدەستقەڵەویەوە دەناڵێنن پسپۆڕان پێیان وایە ڕۆژوگرتن دەتوانێت یارمەتی جەستەیان بدات چەوری بەکاربهێنێت وەک سەرچاوەی یەکەمی بەرهەمهێنانی وزە. گۆڕینی شێوازی خەوتن یەکێکە لە نیگارانیەکان لەبارەی ئەو مناڵانەی بەڕۆژوو دەبن بۆەوەی ئەوەی مەترسی توشببوونی نەخۆشیە دەرونیەکان لە مناڵانی ئەو قۆناغ و ئەو تەمەنەدا زیاد دەکات. کەواتە بۆمان دەرکەوت ئەو شتەی بە مناڵی پیانەوتین بە ڕۆژ و بەتانی و ڕوو لە نیوەڕۆ تا ئێوارە شتێکی باش بووە بەپی ئەم توێژینەوە کە ئەنجام درراوە منداڵان توانای خەزنکردنی وزیان کەمە لەبەرەوەی جەستەی مناڵ بێگومان لە گەشەکردنایە بە بەردەوامی بە تایبەتی لە تەمەنی لە کاتی لەدایکبوونەوە تاوەکو 7 ساڵی وەک لە توێژینەوەکە باسکراوە بەردەوام پێویستی بە وزەیە بەردەوام پێویستی بەوەیە کە بڕی گونجاو لە وزەی هەبێ بڕی گونجاو لە خۆراکەمادەی هەبێت تاکو و بەباشی مێشک و ئەندامەکانی جەستەی گەشە بکات. ڕاستاکەواتە لەن بۆمان دەرکەوت کە خوارد تەمەەن 7 ساڵ نابێت بە ڕۆژوو بێت بۆیە دایکان و باوکان باوفێڵیان لێ بکەن تا 12 نیۆڕۆ بە ڕۆژوو بن و ڕۆژی دواتر بۆ هەنگرێ بنەوە. جا لەوە باسی لایانی دەرونی مناڵ کراکە لایانی دەرونیەکێکە لە لایەنە زۆر گرنگەکان کە ئەگەر بێت و مناڵەکە کاتێکە ئێوێ بە ڕۆژوو بێت ئەبێ بێگومان پارشێوان هەڵسێتەوە بۆی نان بخوات ئەوەش وا ئەکات خەوی تێک بچێ ئەو خەو تێکچوونە کاریگەری ئێبێ لەسەر دەرونی مناڵەکە کە ئەمەش لایەنێکی گرنگە کە پێویستەکات دایکان و باوکان گرنگی پێبن چونکە لایانی دەرونی مناڵ کاریگەری ئەکاتە سەر ژیانی لە داهاتووە بۆیە با بە ڕۆژوو نەبن فێڵێکیان لێ بکەن چاڵنجێکیان پێ بکەن بڵێن لە 30 ڕۆژەکە توانی 15 ڕۆژ بگری تر بەم شێوەیە ئەتوانین وا لە مناڵەکانمان بکەین هەم جەستەیان سەلامەت بێ هەم دەرونیان سەلامەت بێ ئەلەن بێگومانجا لایانی دەرونیەکەی ڕاستە کاریگەریکی گەورەی هەیە لەسەر مناڵان بەڵام کاریگەری هەیە لەسەر گەورەکانیش لەسەر خۆشمان ئێمە هەر بەنمونە خۆمان ئەزمونمان کردووە ئەگەر شەوێک بەباشی نەخەوین بێگومان کێشەی دەرونیمان بۆ دروستە بێ مەژنی کێشەی درێژخایانی دەرونی ئەکرێت کێشەیەک بێت تەنها لەو ڕۆژەیە بەهۆی ئەمەوە ئەکرێت کار و پیشەکەی ئەو ڕۆژەمان کێشەی تێبکەوێ بە هەمان شێوە بۆ مناڵیش ڕاستە یەکێک لەو خاڵانی کە لەم هەواڵەیە من لەسەری خوێنمەوە زۆر سەرنجی ڕاکێشان بابەتی قوتابخانەکانە ئەم توێژینەوەی لەسەر قوتابخانەکانیش ئەنجام درراوە سەرنجی ئەویان داوە کە ئەگەر بێت و مناڵ کاتی خەوی تێک بچێت تەنانەت دەگەر گریمان 7 ساعتەکەش بخەوێ بەڵام کاتی خەوی خراپێت دەکرێت کاریگەری هەبێت لەسەر خوێندنەکەی و لەسەر قوتابخانەکەی کە ئەمەش خۆی لە خۆیان گرفتێکی گەورەیە ڕاستە بێگومان اینجا لایانی دەرونی لایەنێکی زۆر گرنگە جا بێگومان خەو کارگەری هەیە لەسەر لایانی دەرونی اینجا زۆر جار خواردنیش کە ئێمە زۆرە خۆی کە وامان لێ کار ناڕەحەت بین جۆرێک لە تووڕەبوونمان تووشە بێت کە بێگومانەوەش کاریگەری دەرونی هەیە لەسەرمان اینجا یان جاری وایە کە زۆر برسیە بین جۆرێک لە تووڕەبوونمان بەسەریە کە ئەوەش هەر کاریگەری دەرونیە بۆیە من ئەمە باسیەوە بکەم کە هەتا زۆرخۆری جالەوەی کە داوانێ زۆرجا پێمان وابێ کە تەنها کاریگەری لە سەرگەدەمان هەیە بەڵام کاریگەری لەسەر سیەکانیش هەیە کە ئێستا و هەواڵەی باسیەکەین باسی سیەکانتان بۆکەین کە ئەڵێ زۆرخۆری ڕەنگە کاریگەری هەبێ لەسەر سیەکانمان لەسەر باش ئیشکردنی سیەکانمان ئەلەند ڕاستە کەواتە ئێستا لەم هەواڵەوە بۆمان دەرەکەوێت کە
خواردنی ژەمی قورس یاخود زۆرخۆری ئەکرێ کێشەی هەناسەدان دروست بکات بە تایبەت لەو کەسانی بەدەست نەخۆشی سیەکان و بە تایبەتتریش نەخۆشی ڕەبۆ دەناڵێنن. ئێستاش بابچینە لایم هەواڵ. زۆربەی کات بیستومانە زۆرخۆری کێشە بۆ کە ئەندامی هەرس دروست دەکات. ئەمڕۆ با بزانین بێجگە لەگەدا کام ئەندامی جەستەمان ڕوبەڕووی گرفتی تەندروستی دەبێتەوە بەهۆی زۆرخۆری و خواردنی ژەمی قورس. زۆرخۆری و خواردنی ژەمی قورس گرفتی هەناسەدان دروست دەکات. وەزارەتی تەندروستی میسر ڕێنماییەک بڵاو دەکاتەوە لەبارەی زۆرخۆری و خواردنی ژەمی قورس لە ژەمەکانی بەربانگ و پارشێودا. دکتۆر حوسام عەبدولغەفار وتەبێژی وەزارەتەکە دەڵێت ئەو کەسانی بەدەست نەخۆشی سیەکانەوە دەناڵێنن پێویستە بە دوور بن لە زۆرخۆری و خواردنی ژەمی قورس لە کاتی بەربانگ و پارشێودا. پزیشکەکە دەڵێت خواردنی ژەمی قورس پەستانێکی زۆر دەخاتە سەر ماسوولکەی ناوپەنچک کە ماسوولکەی سەرەکیە لە کردداری هەناسەداندا. ئەو پەستانەش کردداری هەناسەدان قورس دەکات بە تایبەتی لەو کەسانەی بەدەست نەخۆشی ڕەبۆوە دەناڵێنن. لەگەڵ ئەوەشدا پسپۆڕان دەڵێن پێویستە چارەخوازان بەردەوام بن لەسەر بەکارهێنانی کەرەستەکانی هەناسەدان بەپێی ئەو ڕێنماییانەی کە پسپۆڕانی تایبەت بە نەخۆشەکانی کۆئەندامی هەناسا بۆیان داناون لە پێناو خۆپاراستن لە هەر مەترسیەک و گرفتێکی تەندروستی. بەڵێ لەم هەواڵەیە بۆمان دەرکەوت کە زۆرخۆری و خواردنی ژەمی قورس ئەکرێ کاریگەری بکاتە سەر سیەکان بە تایبەتی لە تووژوانی نەخۆشی ڕەبۆ. ئێمە لەم ڤیددیۆیە ئەیبینین ماسوولکەیەکمان هەیە بە ناوی ناوپەنچک کە ئەم بەشە ئاگرێتەوە. ئەم بەشەشینە کە وەک هێڵێکی نیمچە قەوز وایە. ئەم ماسوولکەیەکی سەرەکیە لە کردداری هەناسەداندا. کاتێک ئێمە خواردنێکی زۆرە خۆین ئەبێتە هۆی ئەتوانم بڵێم هەڵئاوسانی گەدە. بەماش ئەم ماسوولکەیە پەستانێکی زۆری ئەچێتە سەر لە خوارەوە بەم شێوەیە بۆیە توانای ئەوەی نامێنێت کە گرژ ببێت و کردداری هەناسەدانمان بە باشی بۆ ئەنجامدات. جا ئەم هەواڵەش گرنگە بۆ ئەو کەسانی کە نەخۆشی ڕەبۆیان هەیە چونکە بێگومان ئەوان خۆیان بەهۆی نەخۆشیەکەەوە گرفتی هەناسەدانیان بۆ دروستە بێت بۆیە پێویستە پارێزگاری بکەن لەوەی کە خواردنی زۆر نەخۆن و ژەمی قورسیش نەخۆن. بێگومان دەست خۆش ئەلەن بۆ ڕوونکردنەوە کرد بەڕاستی سەرنجڕاکێش بوو بۆیە پێویستە کە ئەوانەی کە خۆیان نەخۆشیەکیان هەیە زیاتر ئاگادار بن لەوەی کە زۆرخۆری بکەن. اینجا ئەلەند ئەمەوێ بچینە لای گرافیک گرافیکێکمان ئامادەیە گەر هاوکارانم یارمەتیم بدەن بخەرە سەرواڵەکە بۆ ئەوەی کە باسی بکەین کە چۆن کاریگەری هەیە جگەر چۆن کاریگەری هەیە لەسەر ڕۆژوگرتن یاخود هەر بابەتێکی تر. بێگومانجا ئەوەی کە زۆر گرنگە ئێمە چۆن ڕۆژوگرتن بەکاربێنین بۆ پاراستنی جگەرمان بێگومان ڕۆژوگرتنێکی هەڵە نەک سوودی بۆی ناوێ ئەکرێ زیانیشی بۆی هەبێ بۆیە ئێمە گرنگە بزانین کە چۆن بە ڕۆژۆ بین و چۆن خۆمان ئەپارێزین لە خواردن بۆیە لەگەڵ لیندایە بن تاوەکو ئەو بابەتەتان بۆ ڕوون بکاتەوە. اینجا با باسی ئەوە بکەین ئەو فاکتەرانەی تەندروستی جگەر باشترەکەن. یەکەم دانە دوورکەوتنەوە لە خواردنەوە کحولیەکان. هەمومان نەزانین کە خواردنەوە کحولیەکان کاریگەری لەسەر هەموو جەستەمان هەیە. اینجا یەکێک لە
لەوانە جگەرە کە کاریگەری کە ئەکاتە سەر ئەنزیمەکان و پێویستەکە لێ دوورکەوینەوە بۆی جگەرمان سەلامەت بێت جا ڕاهێنانە وەرزشیەکان زۆر کاریگەری هەیە هەتا ئەگەر لە ڕۆژێکە 30 خولەکیش بتوانی ڕاهێنانی وەرزشی بکەیت یاخود بە پێ بڕۆیت کاریگەری ئەبێ لەسەر جگەر بۆ ماوەیەکی درێژ ینی ئەگەر تۆ ڕۆژانە تەنها 30 خولەک دەرخانکەی بۆ وەرزش ئەوە جگەرت باشتر ئەبێت. ئینجا ژەمە خۆراکی گونجاو بێگومان کەمکردنەوەی شەکر کەمکردنەوەی چەوری زۆر لە ڕادە بەدەر ئەمە ئەکرێ وا بکات کە جگەرمان ئیسراحەتتر بێت و باشتر ئیش بکات و تەندروستتر بێت بێگومان. ڕۆژوگرتن جا من ئەمەوێ باس لەو بابەتە بکەم بزانم ڕۆژوگرتن چۆن کاریگەری ئەکاتە سەر فەرمانی جگەرمان ئەگەر هاوکارانم یارمەتیم بدەن گرافیکی دووەم بخەنە سەرواڵەکە بۆی ڕوونی بکەینەوە. وەکو پێشتریش باسم کرد ڕۆژوگرتن سیستەمێک چالاکەکە بە ناوی ئۆتۆفەیجی ئەو سیستەمە وا ئەکات کە خانە خراپەکان یاخود ئەو پرۆتینانەی کە ئیتر سوودیان نەماوە لە جەستەیە پاکی بکاتەوە. ئەنجا کاریگەری هەیە لەسەر جگەر بەو شێوەیە کە باسم کرد کە سیستەمەکە بەنای ئۆتۆفەیجی کارەکە لەسەر پاکردنەوەی خانە بێکەڵکەکان یاخود ئەو خانانەی کە ئیتر سوودی نییە بۆ جەستەمان و سوتاندنی چەوری بێگومان کاتێککە ڕۆژوو ئەگرین ئیتر سەرچاوی گلوکۆزمان نییە کەوایە وا ئەبێت کە چەوری بتوێتەوە. ئینجا کەمکردنەوەی هەوکردن بێگومان ئینفلامیشن کە هەوکردنی پێ ئەوترێت کەم ئەبێتەوە کاتێک کە کەسەکە ڕۆژوو ئەگرێت. ئەنجا نێکردنەوەی خانەکان ئەوەی کە باسم کرد کە باسی سیستەمی ئۆتۆفەیجیم کرد بێگومان کاریگەری هەیە لەسەرەوەی کە خانەکان نوێ ببنەوە کاتێک خانە بێکەڵکەکان یاخود ئەو خانانەی کە ئیتر سوودیان نەماوە پاکەکرێنەوە لە جەستە ئیتر خانەکان نوێ ئەبنەوە ئۆتۆماتیکی. ئەنجا هەستیاری ئەنسۆلین ئەمەش کاریگەریەکی ترە لەسەر جگەر کاتێک کە کەسەکە بە ڕۆژووە وا ئەبێت کە هەستیاری بەرامبەر ئەنسۆلین کەمتر ببێتەوە ئەلەن دەست خۆشلیندا جا لەمەوە بۆمان دەرەکەوێت کە ڕۆژوگرتن چەند گرنگە بۆ تەندروستی جگەر ئەگەر بە شێوەیەکی ڕاست و دروست ئەنجام بدرێت. پێشگە لەوەش ئەم خاڵانی کە بەگشتی باس کرا هەمووی پەیوەندی هەیە بێکەوە بێگومان چکە هەم خودی جۆری ئەو خۆراکی کە ئێمەی خۆین کاریگەری لەسەر جگەرەکات لەلایەکی ترەوە ئەو شێوازی کە ئێمە پەیڕەویەکەین لە ژیانمانە سیستەمی ژیانمان لە وەرزشکردنمان یاخود لە وەرزش نەکردنمان بێگومان کاریگەری هەیە لەسەر جگەر. جا هەم لە کاتی بە ڕۆژووبوونا ئێماڵین ڕۆژوگرتن سوودی هەیە بۆ جگەر بەڵام ئەگەر بێت و پەیڕەوی خۆراکێکی باش نەکەین بێگومانەکرێت زیانی هەبێ لەسەری بۆی ئەمانە هەمووی پێکەوە بەچراونەتەوە. ڕاستە وەکۆی کە باسم کرد کاتێکە ئەنجامن یەکەم گرافیک باسی ئەوەم کرد کە چۆن خۆتان پارێزن سەرەتا بەرمنە وەرزش بکەن بەرمنە کوحول نەخۆی بەرمنە هەنێک چالاکی ڕۆژانە هەیە بیکەیت ئەوە بۆ شێوە خۆتە پارێزی. ئینجایەکێک لە خاڵەکان ڕۆژوگرتنی تیا بکۆک و چارەسەر باسیەکەن. ئەنجا باسی ڕۆژوگرتنم کرد بەس کاتێک تۆ ڕۆژەکەت ئەشکێنیت و خواردنی خراپە خۆیت کەوایە تۆ یەکەم هەنگاو جێبەجێ نەکرد بۆیە وای لێت کە ئەبێتە زەرەر بۆت نەوەکو سوود. بێگومان دەست خۆشلیندا جا بڕگەیەکی ترمان ئامادەیە ئەویش لەسەر ئەو شەربەتانی کە هاوڵاتیان لە ناو بازاڕەکانە ئەیکردن و ئەیخۆنەوە. جا ڕاوکارمان ڕاستان ئەم بڕگەی بۆ ئامادەکردوین با پێکەوە بینەری بین زانین چیمان پێڵێ لەسەر ئەو جۆرە شەربەتانە. ئەرە من ئێستا کامیان بخۆمەوە. ئەمڕۆ من پێتانەڵێم جیاوازی نێوان ئەم دوو شەربەتی مێوژە چییە؟ ئەمە شەربەتێکی مێوژی بازاڕە و ئەمە شەربەتێکە کە دایکمان و نەنکمان لە ماڵەوە دروستیەکەین. با پێتان بڵێم جیاوازی ئەم دوانە چییە؟ ئەم شەربەتی مێوژە ئەمە لە بازار دروستەکرێت و دەستکردی بازارە. با پێتان بڵێم لە چی پێک دێت؟ لە دوو جۆر ڕەنگ پێک دێت واتە ڕەنگی تێدایە لەگەڵیا شەکر بۆ ئەم بڕی کە من جام کردوتەوە بەنزیکراوی پیاڵەیەک شەکر لە خۆگرێ. دواتر نیو پیاڵە لیمەندۆزی دواتریش کەمێک خوێ و موادی حافیزە. ئەمەی کە ئێمە چەند ساڵە ئەی خۆین و لە بازاڕەکان هەیە لەم چوار پێکاتە سەرەکیە پێک دێن: ڕەنگ، شەکر،
لیمەندۆزی و خوێ و موادی پارێزەر ئەوەی کە ئێمەی خۆین لەم 5 پێکاتەیە پێکدێ کە هیچ کام لە پێکاتەکانی تەندروست نییە و بەسوود نیم بۆ جەستەمان ئەم شەربەتە فرێشەیان ئەوەیە کە چەند ساڵە دایکان و نەنکمان لە ماڵەوە دروستی ئەەکەن بەبێ ئەوەی هیچ شەکرێک و هیچ جۆرە ڕەنگێک و هیچ ماوادەیەکی پارێزەری تێ بکەن کە ئەم ڕەنگە هۆکارە بۆ توشبوون بە شێرپەنجە جا بابزانین ئەم شەربەتی مێوژی فرێشە چۆن دروستەکرێت کە بەدڵنیاییەوە جە شێرپەنجەیە بۆ کەم خوێنی باشە و بۆ ئەو کەسانە باشە کە سیستمی بەرگریان لاوازە و ئەیانوێت سیستمی بەرگریان بەهێزکەن مێوژەکە ڕاستەوخۆ ئەکرێتە ناو بڕێک ئاوە و بۆ ماوەیەکدا ئەندرێت بۆەوەی مێوژەکە ئاوەکە هەڵمژێت دواتر ڕاستەوخۆ ئەکرێتە ناو ئەم ئاسارە و ئەم میکسەرەوە و تێگەدرێت و ئەکرێ بە جۆرە ئاوێک دواتر ئەخرێتە ناو ئەم پەڕۆی خامەوە ئەخرێتە ناو پەڕۆی خامەکەەوە و ئەگوشتێت هەتاوەکو پڵپەکەی لێجا ئەکرێتەوە و بە تەنها بەس ئاوەکە ئەمێنێتەوە و ئەم شەربەتە فرێشەی لێ دەرەچێت جا هیوادارم هەموو لایەک تەندروست باش بن و سفرە و خوانی هەموو لایەک ئاوادان بێت. دەستخۆشی لە هاوکارمان ڕاستانەکەین بۆ ئامادەکردنی ئەو بڕگە جوانە و جیازیکردن لە نێوان شەربەتێکی سروشتی و شەربەتێکی ناسروشتی ئەنجا بۆ ئەوەی لەسەر تەوەرەکەمان زیاتر و بەورتر بدوێین میوانداری سپۆڕێکی تایبەتمان کردووە بەڵام دوای ئەو وچانە لەگەڵمانە بن بەردەوامە بین. دووبارە سڵاو ئازیزانم ئەنجا بۆ ئەوەی بەورتر سەبارەت بە واتەکەمان بدوێین میوانداری زۆر بەڕێز دکتۆر هێزنی هات سپۆڕی نەشتەرگەری گشتیمان کردووە دکتۆر بەخێر بیت. زۆر سپاس دکتۆر ئەمەوێ یەکسەر بەوە دەست پێ بکەم زۆر جار هەیە هاوڵاتیانمان کێشەی خۆیان کێشەی گەدەیان هەیە کاتێک کە بەربانگەکەنەوە تووشی دڵەکزیە بن دوایان خواردن چۆن مامەڵە لەگەڵ ئەو حاڵەتەیە بکەن. بەڵێ سەرەتا سپاس بۆم دەرفەتە بۆمان زۆر پێم خۆشە ڕێنمایی تەندروستی بۆ نەخۆش زۆر گرنگە زۆر گرنگە و ئیشەکە بۆ ئێمەش ئاسانەکە کە نەخۆش تێبکە لە حاڵەتەکان هەنێشتی گشتیە کە بێبیزانێ بنسبەت گەدە و نەخۆشەکانی گەدە یان دوانزە گرێم بنسبەت بوونی برین یاخود برینی کۆن شوێنی نەشتەرگەری پێشوو ئایتر بۆی قارسەوە یان نەشتەرگەری بۆی حاڵەتێکی نەخۆشیەوە بۆ لە گەدەیە بووە زۆر گرنگە نەخۆش گرنگی بۆ حاڵەتە بدات و ڕۆژووبوون زۆر زیانی پێگەێنێ بەڵام ئەگە زۆر گرنگ بوو نەخۆشەکە بە ڕۆژوو بێ پێویست هەنێ شت هەیە ڕەچاوی بکە بۆ نمونە دوای بەربانگ خواردنێکی زۆر تێکەڵ نەکات هەنێ خواردنێ ترشەڵۆکی گەدە خۆی بە شێوەیەکی سروشتی زیادیەکە ئەوانە تا بتوانێت کەمبی خۆیانەی خوات ئەوە شتێکی باشە بۆ نمونە شیرینی یا شتی سوورکراو یاخود خواردنی دروستکراوە بۆ نمونە ڕنگ و تام و ئەم شتانە کە لە خواردنیە زۆر دروستکراوە یان کەفاین هەبێت لە خواردنا ئیتر بەم شێوەیە هەنە کواردانە کەم کاتەوە یانی خوات باشترە زۆریش تێکەڵ ناکات کاریگەری ئەبێ لە سەری کاریگەریکی باشیە بێت و نەخۆشەکە کەمتر دڵەکزەی ئەبێ یاخود ئازاری برینەکەی بێ ئەگەر بێت و برینی هەبوو بێ پێشوو دەستخۆش دکتۆر ئەگەر بە تایبەتر لە کاتی بەربانگە باسی بکەیت خۆتە زانی کە زۆر شیرینی ئەخورێت زیاتر چین ئەو شیرینیانەکە مەسەن ئەکرێ کاریگەری هەبێ بنە لوقمە قازی و ئەم بابەتانە مەترسی دڵەکزێ زیاکات طبعا هەموو شیرینیەک ئەگە شەکری دروستکراوە طبعا شەکری شتی سناعی زیاتر خراپە لە سروشتی ئەکیدی بەڵام ئەگەر بێت و تەنانەت میوەش بە ڕێژێکی زۆر بخورێت ئەویژێ بێ بە زەرەر چکە ڕێژەی شەکرەکە زیاکە وەختە هەر زەرەری هەیە ئەنجا ئەوەی کە باست کرد بۆ منە خواردنێک هەم سوور کرابێت و هەم شیرینیش لە شیرەیە هەڵکێشابێ ینی ئەمە دوو ئەوەنە زەرەرەیە وەکو زیاترنی تشەڵۆک دکتۆر کەوایە ئێمە لە ئێوارانە چینە خۆین سەلامەتین بەڕای من هیچ شتێک نییە بڵێن نابێ بیخۆی بەڵام بە ڕێژەی کەم بیخۆی لە هەر شتێکە بۆ منە شیرینی کێکەڵ و کێشانەی کە خواردنە شیرینیەکانی کەن ئەوەیە مرۆڤ ینی خولیایە بێ مێشکە ینی هۆرمۆنێکە ڕێژێکە مێشک ڕایەکێ ڕاتە کێشە بۆ خۆی بۆ نمونە تۆ شیرینی ناتوانانی بە ڕێژەی کەم بیخۆی ئەگەر بتوانانی بە ڕێژەی کەم بیخۆی کێشێکی وان دروست ناکات لەوانەیە گرنگیش بێت تەمان دوای بەربانکردنەوەوانە شەکرە دابەزێت و حەزە چێتە سەری بەڵام ئەگە بتوانانی خۆت بگری کەمی لێ بخۆی ڕێژەی کەم ئەوە زۆر باشە زۆرخۆری لێ نەکەی
بژی سپاس. دکتۆر چ خۆراشێکێک دژی ئەوە بێت کە تەشەنوجی عەضەڵی سکنێڵێ وە گەزانین کە زۆر کەس هەیە کە نانەخوات ئەڵێ سکم ئاوساوی ئاڵە سکم زۆر گرژ بووە چینە و خواردنانی کە یارمەتی ئەم حاڵەتایەن طبعا هەر یەک تێبینی لەسەر قسەکەت کەوتت تەشەنوجی عەضەڵی ئایا تأكيد نەخۆشەکە کە ئەمە تەشەنوجێکە ینی ماسوولەکە گرژبوونی کێ لە ڕێکخۆڵی ئازاری بۆ دروست کردووە یاخود شتێکی ترە خۆ نیشانەکان کەمن بەڵام نەخۆشەکان زۆرن لەوانەیە هەنێ نیشانە هەبێت کە نیشانەی تەشەنوجی عەضەڵی بێ بەڵام نەخۆشێکی تر بێ بۆ نمونە بەکتریای هەبێ بۆ نمونە خوانەخواستە گرەی کێ بێ بە دیاریکراوی دکتۆر بۆ نمونە نەخۆشەکە سکی پێچی پایەت ئازارێکە تاوتاوایەت و ئەڕوا ئەمانە لە نیشانەیە بەڵام لە زۆر نەخۆشی جیاوازا بێ لەوانەیە شتی حاڵەتێکی ئاسایی بێ لەوانەیە تەسەمومێک بێت لەوانەیە تەشەنوجێک بێ و جەناب دەڵێ گرژبوونێ بێ بەڵام لەوانەشە نەخۆشیکی جدی بێ مەترسیدار بێ دوواداچوونی بێ ئەمە ئەوەیە بەڵام ئەگەر بێت و تەکید بین ئەمە تەهیوجێکە یان گرژبوونێکی کۆڵۆنە ڕێخۆڵەیە پێچێکە شتێکی بەسیتە ئەگەر تەکید بینەوە چی بخوا چی نەکا باشە بەڵێ چی شتێ نەکا باشە تێکەڵکردن بە تایبەت ئەگە زانیت ئەمە نەخۆشی ئێمە پێڵێن گرژبوونی کۆڵۆن تەهیوجی کۆڵۆنەیە IBS ئەمە هەن ئەو نەخۆشەکە خۆی ئەزانێت چی نەخوا چکۆ لە کەسێک بۆ کەسێکە گۆڕە هەنێ کەس هەیە ئەڵێ بە گۆشتێکە چم هەیە ئەڵێ هەنێ سەوزە بە هەنێ پاقلەمەنی ئەمە تایبەتە بە ڕێخۆڵی ئەو کەسەوە دکتۆر زۆر ئاو خواردنەوە حاڵەتەکە باشترەکە یان خراپتر ئەویش ڕێژەی خۆی هەیە تەمان زۆر ئاو خواردنەوە زۆر چەندێکە بۆ نمونە تۆ ئاو گرنگە بخۆیتەوە بەڵام هەنێ حاڵەتی نەخۆشی هەیە زۆر تەرکیزەکەنە سەرەوەی کە ئاو خواردن بێکەوە نەخورێت بۆ نمونە کاتێکە لە بڕینی گەدەیە هەنێ نەشتەرگەری ئەکرێ مەسەرەن ڕێخۆڵا لەکێنرێتەوە بەینەوە بۆ ئەوەی دامپینگ سیندرام هەیە حاڵەتێکە پێڵێن کە مەعیدە بە خێرایی بەتاڵیەکاتەوە ئەمە لەو کاتانەیە ئەڵێ سۆلید و لیکوید جیاکەرەوە خواردنی شل لەگەڵ خواردنی ڕق جیاکەرەوە لێکە ئەمە بۆ کەسێکی یاسایی زۆر مەوزوع نییە مەساگەر تۆ ئاوێکی زۆریش بخۆیتەوە لەسەر ناخواردنیش بەڵام تۆ ئاوێکی زۆر بخۆیتەوە لەوانەیە تەسیر کاتە سەر هەزمکردن تشەڵۆک ڕوم کاتەوە مەسەلەن یعنی ئەو شتانە دکتۆر چه حاڵەتێک پێویست دەکات ئەو کەسێک کە نەخۆشیەکەی هەیە بە هیچ جۆرێک بە ڕۆژوو نەبێت بەڕاستی نەخۆشی شەکرە یەکێکە لەو نەخۆشیانەی کە ڕۆژوگرتن بۆی زەرەری لێیە بزات شەکرە لەبەر ئەوەی نەخۆشی شەکرە وشکە بنەوە طبعا ئەگەر بێت و شەکرە کۆنتترۆل نەبێ بە تاکی دەکرد شەکرەکەی کۆنتترۆل نەبێ بەردەوام بەرز بێ حەب نەخوا ئیهمال بێ یاخود دەرمانەکانی بخوا بەڵام کۆنتترۆل نەکا مەسەلەن ئەمە ڕۆژوگرتنەکە دوو ئەوە نەزەری لێەکە بۆچی یەکەم نەخۆشی شەکرە می زۆرەکەن چەنێ ئاویش بخۆن ئەوەنە زیاتر میزەکان و ئەملاحیش لەگەڵ ڕوا یعنی خوێەکانیش پۆتاسیۆم و سۆدیوم وشکە بنەوە دایم نەخۆشی شەکرە وشکە بێتەوە ئەمە زیاتر وای لێکە تۆ کەمتر ئاوە خۆیت و زیاتر وشکە بێت ئەمە یەک دووەم گورچی لەشی عەزێتەیە ئەمە زۆر ئەوەی تێگەشتم زیاتر کێشەکە لە ئەو نەخواردنەوەیە لە بەڕۆژوو نەبوون لە نەخۆشانی شەکرەوەیە بزەبەت یعنی ئەگەر نەخۆشی شەکرەتە بێ بە ڕۆژووبی بۆ خواردن ئەو گریمان ئەو بۆ هەبێ ئەو بخۆیتەوە ئەوە باوەڕ ناکەم زەرەر بە ئاساییە یەکێک لەشتە باشەکان ئێمە بەگشتی زۆر کار پزیشکان ڕێنمایی هاوڵاتیانەکەن و کەسانی کە شەکریان هەیە ئەڵێن شەکر مەخۆن یاخود بە ڕێژێکی زۆر کەم بیخۆن لە کاتی ڕۆژوگرتنیشان نزیکەی 12-13 کاتژمێر نان ناخورێت هەڵبەتە شەکریش ناخورێت ئەمە یارمەتی نایەت کە بتوانێت شەکرەکەی کۆنتترۆل بکە بەڵام ئەگە بێت و لە بەربانگە تاویزی هەموو کاتە باتەوە کە شەکری نەخواردووە ئەوە باش نییە چونکە هەم یەکەم ڕێخۆڵی ئینسان ئیستیعابێکی مەحدودی هەیە یعنی توانایەکی دیاریکراوی هەیە پەکریاسیش ئەگەر تۆ شەکرێکی زۆر بخۆی لە دوای چەند ساعاتێکی زۆر لە 8 ساعات زیاتر هیچ نەخوارد بێ لە پڕ شەکرێکی زۆر بخۆی شیرینێکی زۆر شەکردا ئابەزێ ئینسۆلین زۆر دەدرێ و شەکردا ئابەزێ لەوانەیە بورانەوە بێت یان لەرزین ئارەقکردنەوە دڵکوتێ ئەم نیشانانە دروستکە دکتۆر ئەگەر باسی فەرمانی جگەرمان بۆ بکەی بەگشتی اینجا کاریگەری ڕۆژوگرتن لەسەر جگەرمان چییە؟ باش جگەر وەکو زای ئەندامێکی زۆر گەورەی لە لەشە و گرنگێکی زۆر گەورەی هەیە گرنگی جگەر وەکو گورچی لە با بڵێن هەردووکیان تعریف بکەین وەکو یەکشت ئیشیان پاڵاوتنی جەستێ لە ژەهرەکان طبعا ئێمە نەک هەر دەرمان نەک هەر ژەهر کە بڵێن لەسەری نووسرابێ ئەمە ژەهرە بیخۆی جگەر لەوانێ ئەو بۆچی پێڵەن ژار جگەر نەتوانێت پاکی کاتەوە بە هەمان شێوە ئەو خۆراکی کە سوودی شێ بۆ لەشمان بەشی خۆی ژاری تایە هەموو مادەیەکی خۆراکی بێنە
چونکە مادی کیمیاوین هەموو شتێک بۆ نمونە برنج بۆ نمونە میوە ئەمانە مادی کیمیاوین طبعاً ئاسایی مادی کیمیایی لە سروشتا هەیە گژوگیا ئەما چەندێک مادەی بەسوودی هەیە بەشی خۆی پاشەڕۆی هەیە هەموو مادەیەکی بەسوود کە توی خۆی لە خواردنە پاشەڕۆی هەیە ئەو پاشەڕۆیە لە ڕێگەی جگەر فیلتەرەکرێت جگەر جیای کاتەوە لە بەشە باشەکان ئەیکاتەوە ناو ڕیخۆڵەوە بووی ببێ بە پاشەڕۆ فڕێبی ئەی کاتێک کەسەکە بە ڕۆژوە بێت کاریگەریەکی هەبێت لەسەر جگەری کاریگەریکی ئەوتۆ خراپی نییە ڕۆژوگرتن بۆ جگەر ینی شتێکی باشە چونکە وەکو وتمان ئێمە یەکێ لەو ژارانەی کە جگەر زەختە چێتە سەری و بێ پایکاتەوە خواردنە ئێمە بەردەوام خواردن بخۆین بەردەوام ئەوە جگەر زەختێکی زۆرە چێتە سەری بەڵام ئەگەر بێت و ماوەیەکی باش خواردن نەخۆین جگەری سراحەتەکە ئەمە یەک دووەم گلایکۆجین هەیە مەسەلەن لە جگەرە شەکری خەزن کراوەتوانی ئەوە سەرف بکرێت ئەمە باش یعنی وەکو ڕسایکڵینگە هەروەها کە تۆ ماوەیەکی زۆر خواردن نەخوارد جگەر یعنی ئەتوانین بڵین ڕێستێکە کات لەو کاتەیە شتێکی باش ئەمە هیچ زەرری نییە بەعکسەوە توانین بڵین ئیسفادەی هەیە ڕۆژوگرتن بۆ جگەر دەستخۆش دکتۆر ئەگەر باسێکی ئەو نەخۆشانە بکەین کە بەردی زراویان هەیە بەڵێ زۆر کات من بیستوماڵێن لە کاتی بە ڕۆژوبوونە ئازارەکەم زۆر زیای کردووە ئەمە پەیوەندی هەیە بە ڕۆژوگرتنەوەیان هەر شتێکی ئاسایی طبعاً سەریکە ئازاری زراو ئەگەر بەهۆی بەردەوە بێ بەهۆی شتی ترەوە نەبێ طبعاً باوترین حاڵەت بەردە ئەگەر بەهۆی بەردەوە ئازاری زراو دروست بێ ئەمە جوڵەی بەردەکەیە عادەتەن دوای خواردنە ئەخانێ سەعاتێک لەوانێ کەمتریان زیاتر ئازارەکە دەست پێکا ئەگە خواردن بخوات دوای بەرپانگ بڵین ئەگە بە ڕۆژوو بێ بەڵام نەک بڵێ لە کاتی برسێتی ئازارەکەی بواتەوە ئەوە علاقی نیە بە بەردیزراوە ئەگە بە برسێتی ئازارەکە بێ ئەوەی بەردیزراو نییە بەڵام ئەگەر هەوکردن بەڵام ئەگە هەوکردن ڕووبا هیچ علاقی بە خواردنەوە نیە بۆ نمونە ئەگە بەردێک سوتفە گیرا لە ملی زراوە بوو بە ئیلتیهاب بوو دیوارەکە ئەستور بوو ئاوساومە حاڵتی کتۆ پڕ پێڵەن ئەمە هیچ ڕەبتی بە خواردنەوە نییە بڵێ خواردن بخۆنە خۆ تازە هەوکردنەکە دروست بوو ئازارەکە هەیە دکتۆر باسێکی نەخۆشەکانی جگەرمان بۆ بکەی اینجا پێویستەکە کەسەکە چەند جار یاخود مانگی چەند جار یاخود 6 مانگ جارێک بچێت بۆ فحسی جگەری بەڵێ وەڵی بە شێوەیەکی گشتی نەخۆشی جگەر زۆرە ناتوانین ئێستا بە ئاسانی باسیکەین بەڵام مەرحەلەی ئەخیری نەخۆشی جگەر بەمۆم بوونە کە جگەری تر لە کەڵکەکەوێت تەواو یعنی تەشەموعەکە واتە خانەکانی ئەگۆڕێت بە هەنە خانەی تر کە هیچ ئیسفادەیەکی نیە و دەوری نییە لە فیلتەرکردنا بۆ کێ زەڕورە کە مەسەلەن جگەری بەدوای بچێیان خەمی بخوا بۆ یەکێکە کە داو دەرمانی زۆر هەبێ دەرمانەکانی زۆر بێ لە جگەرەوە بشۆرێتەوە ئەمیش ئەکید ئەو پزیشکانە کە مەسەلەن دەرمانەکانی بۆ نووسنیان متابعەکە خۆی پێڵێ مەسەلەن ئەمە پێویست بە فەحسێ دوای ئەوەنەیان ئاوە تێگەێنێ واروها ئەو کەسانش کە شەکریان هەبێ مەسەن شەکریان کۆنتترۆل نەبێ بە هەمان شێوە چوری جگەر و ئەمانە زۆرە بێت ترایگلیسایت کۆ بێتەوە جگەر ئازێت هەیە لەوانەیە ئیش بە دووەداچوونی بێت بە تایبەتی ئەگە شەکری کۆنتترۆل نەبێ نەخۆشی گورچیلەی هەبێ یا خواردنی خراپ بخوا و ئەکیدیش هەر کەسێک خواردنی خراپ خۆ گوێ نەیەتێ گوێ بەزگەریش نایە نەخۆشیەکانی جگەر ئازاری هەیە بەگشتی یاخود کەسەکە هەستی پێکات ناڵم نەخۆشی جگەر زۆرە ئەگەر بێت و تەشەموع باسکەی نەخێر ئازار دروست ناکە بەڵام نیشانەی هەیە ئیترەوە مەرحەلەی ئەخیرە بەڵام ئەگەر بێت و ئازاری هەبێت جگەری یعنی ئازارێکە بێ بەهۆی جگەرەوە بێ بەڵێ هەنە نەخۆشیە بۆ نمونە کیس ئەگە گەورە بێ کیسی سادەش ئەگە گەورە بێ کەپسولی جگەر ئەکشێت و ئازار دروستەکە یان ئەگە بێت و وەرەمێک هەبێ گەورە بێ یاخود ئەگەر کیسە ئاو هەبێ نەخۆشی کیساوەمە تیابە ئەم کرمە یان ئەگەر بەردی زراو بگەڕێتەوە بۆ ناو بۆریەکانی زراوی ناو جگەر ئەمە حاڵتێکی دەگمەنە ئەم حاڵتانە ئازار دروستەکە بەڵێ دەستخۆش دکتۆر باشە پارشێو نەکردن کاریگەری خراپی ئەبێ لەسەر کۆندامی هەرز بەگشتی نەکردن بەڵێ نەهێر ینی ئاسایە کەسەکە پارشێو نەکە بێ پارشێو بە ڕۆژێ ئەی ئەگەر کەسەکە پارشێو بکات چ خواردنێک باشترین خواردنە بۆی کە تەندروست بێت ڕۆژەکەی تەندروست بێت طبعاً بۆ کۆندامی هەرز بەڵێ ئەگەر بێت و کەسەکە مەسەلەن پارشێو بکات لەبەرەوەی کە تەحملی برسێتی کەمەیان شتێ ئەبێ شتێ بخوا قورس بێ ماوەیەکی زۆر لە گەدای بمێنێتەوە وەکو چی بۆ نمونە سەرەسات یان گۆشت مریشک بەڵام لە هەمان کاتە سوێری خراپە برنج ئاساییە برنج ئاسایی ئەگەر سو خواردنێک هەر خواردنێکە گە زۆر سوێر نەبێ ئاساییە برنجیش ئاسایە طبعاً کۆمەلگای ئەمە فێرین یعنی
برنج هنا لقالها مو قادناك أجروا نبي ذهب بتير من ناقين وراهاتنا طبعا برنج تو مثلا كتليه أو كتليه يعني بون منهم قابة برنج قباريكي جوريه كي أخذت جدوا أكشه ديواري جدا أكشه أو كاتا حسب تيربون زيادة ربه بالله ما قربيته إما دوبل جوشت بس دوبل جوشت بون من 100 جرام جوشت شتنا وجدته حسب تيربونه كي بهماشي لو أنا زيادة ريش بالله كاتي أبه قد إعازي يعني كإعازي وجودي أو جوشت للجداء كجاتو بميشكو هرموني تيربون دردري كاتي أبه وتزور ما خواردو أجاش ماليني ما بس بالله وي كيش كمان ما بويا أو كراهتو ببرنس خواردن توز أستمع بتوان وازي لبنيان كميكاتو لبرويكا راتو أبي قبارك موضوعك نك كالوريكي وبلين قيمة غذائية دەستخۆش دکتۆر ئەگەر باسێکی قەبزی بکەین هەندێک کەسێ لە کاتی ڕەمەزانە تووشی قەبزیە بن ئایا خودی چه هۆکارێکە کەواکات ئەم قەبزیە دروست بێت ئەگەر کەسێکی ئاسایی بێ هیچ مشکلی نەبووە پێشتر زۆرترین هۆکار ئەوەیە بڵین ئاو کەم خواردنە خەڵک زۆر هەیە لە کۆمەڵگەیەمە ئاو کەمە خۆنەوە ئەوەی یەکێک لە سەبەکان بۆ قەبزی یان خواردنی شیرینی زۆر شیرینی مشويات مثلا أو بلين بابتي نشاطة وأمانة قبضك على جزور بقوي دكتور بابا سهي نشتر قريب كين أواني كنشتر قريب بريني قدي عن كردوها أسايا بويان بروجوبون ياخد لش حالتك أكري بروجوبون لش حالتك نكري بروجوبون براستي من هالقوم لسنة خوش خوم تعقيم عن كردوتو يعني نشتر قريب قدي بوكراوا يعني دواء أوي ك چارە سەرمان کردو مثلا طبعا برینی هەیە تۆ گەدا بڕی ئیترا بۆی نەخۆشیەوە بێ یان بۆی قارسی گەدە بێ بۆ زەعیف بوون بۆ هەر حاڵەتە بێت تۆ خەتێک لەناو گەدایە بەجێهێڵی ئەم خەتە برینە شوێنی برینیەکە تۆ دروستە کردووە بۆی نەشتەرگەریەوە دروست بووە ئەمە خۆی لەخۆیان معارەزە بۆی زیاتر لە شوێنێکی تر لە شوێنێکی تری گەدە زیاتر یعنی معارەزە بۆی تووشی برین بێت یعنی تازە بێتەوە برینە بکولێتەوە بۆی ترشەڵۆکەوە جا ئایا ئەگەر بێت و ماوەیەکی زۆر مرۆڤ خواردن نەخوابوون 24 ساعت هیچ خواردنێک نەخۆی ئەمە مانای وانەیە کە ترشی ناڕژێت بەردەوام لە ماوەی 24 ساعتە بەردەوام ترشەڵۆکی گەدە دروستە بێ بەڵام لە کاتی ناخواردنە هەنێ مادەی میوکەس هەیە پێڵێن کە ترشیەکە سنووردارەکات بۆیە خواردن گرنگە بە تایبەتی ئەوانی کە برینی گەدایانیان دوانزەگرێ ئەڵێ کەمخۆری دایمخۆر زەڕورە بۆیان بۆیە لەوانەیە عەزەتیان با لە ڕەمەزانە يعني تاقيما كدو لسنة خوشي خوم دوای چابوتو هەموو شتێ یەکەم ڕۆژی ڕەمەزان ساڵێکی تر بەسەر چویان دوای ماوەی هەر لە هەمان ڕەمەزانە عینە حاڵەتی بواتەوە دەستخۆش تازە ئەبێتەوە بژیت ئەی لەباری ئەو کەسانی کە بەکتریای گەدەیان هەیە بەڵێ ڕۆژوو چ کاریگەریەکی ئەبێت لەسەر ئەو نەخۆشانە طبعاً بەکتریای گەدە لە سا 50 خەڵکێتی بە شێوەیەکی سروشتی هیچ کێشێکی بۆ دروست ناکە بەڵام ئەگەر نیشانەی هەبێ بۆ نمونە نیشانێکی دوور درێژ چەند مانگێک کە دڵتێکەڵاتن هێڵند و مەسەن دڵە کزەی هەبێ ئازاری سکێ بێ پێچێ بێ قەبزی هەبێ ئەم نیشانانە بۆی بەکتریای گەدەوەم ئەگەر هەبێت چارەسەریوێ ئەگەر نەخۆش دەستی کرد بە چارەسەر لە ڕەمەزانە بوو یانەوە تا بێ بە ڕۆژوو نەبێ چکە دەرمانەکان بشەیەکی گشتی ئەنتیبایۆتیک تەمان کە بەکارێت ئەبێ بە جەدول بخورێ ئەم جەدولانە تاقیمان کردوەوە لەگەڵ زۆربەی دەرمانەکانە لەگەڵ پارشێ و بەربانگ ناگونجێ کاتەکەی ڕێک ناکەوێت کەواتە باشترە من بە نەخۆشەکان مەڵم یان یاڵم ئەگە گرنگە بە ڕۆژوبی علاجەکە دەست پێ مەکە بۆی قەتع نەبێ دوای ڕەمەزان دەست پێ بکە ئەمە بەنسبەت علاجەکەیەوە بەڵام بەنسبەت کاریگەریەکەیەوە ئەگەر بەکتریای گەدەت هەبێ و نیشانەی بۆ دروست کرد بێتی نیشانەکان بێتە هۆی هەوکردنی گەدە یاخود دروستکردنی برینی گەدە قورحەوانە بە هەمان شێوەکو هەموو برینێکی تر وەکو برینی نەشتەرگەری کاریگەریە بێ لەسەر ڕۆژوو ئازاری بۆ دروستەکە لە زوربیان ئەی وەرزشکردن چۆن نەکرێت کاریگەری هەبێت لەسەر کۆندامی هەرز بەگشتی وەجگەر بە تایبەت باش وەرزش تاکە شتێکە کە چارەسەری نییە بە دەرمان هەرە بێت وەرزش بەیانی هیچ بەدیلێکی نییە بۆ هەموو شتێکیش گرنگە وەرزش هەمومان نەزانین شتێکی بە شێوەیەکی گشتی بۆ هەموو کەسێک گرنگە بۆ هەموو نەخۆشیە گرنگە یەکێک جگەرە کێش بێ بەس وەرزشەوان بێ باشترە لە یەکێک کە جگەرە کێشی نەبێ وەرزشەوان نەبێ وەرزش زۆر زۆر گرنگە بۆ هەموو نەخۆشیە بۆ ماسوولکە بۆ جونگەکان بۆ جۆگەی هەرس بۆ هۆرمۆنەکان بۆ زۆر نەخۆش بۆ نەخۆشی شەکرە بۆ پەستانی خوێن ئەمانە
بەڵێ ئەکیید گرنگی هەیە بۆ جۆگەی هەرچوو بۆ هەزمکردن و یعنی بۆ جگەر دەبرەوەی وەکووتمان مەسەلەن سۆری خوێن چالاکەکە تەمان خەزنی گلایکۆجین لە جگەر ئەجوڵێنێ یعنی باشە بۆ جگەر. دەستخۆش دکتۆر لەبارەی کێشدابەزاندنەوە لەم دوایانەیە چەند توێژینەوەی کراوە کە ئەوترێت دەرزی کێشدابەزاندن بنمونە بەبێ وەرزشکردن سوودی نابێت جا چارەخواست چۆن بتوانێت کە بۆ نمونە ڕەمەزان بکا بە دەرفەتێک بۆ ئەوەی کە بتوانێت کێشی دابەزێنێ بە شێوەیەکی ئاسانتر و بە پشتبەستن بە وەرزش و سوودێکی زیاتر لەم دەرمانانە بینێ. بەڵێ تەمان هەموو شتێک دروست بووە لەبەر ئەوەی کە ڕۆژە لە ڕۆژان شوێنەکەی بەتاڵ بووە دروست بوو ئیسفادەی لێکراوە وەکوتم هیچ یعنی وەرزش بەدیلی نییە تۆ ئەگەر دەرزی بەکارێن یان ئەگەر نەشتەرگەری جۆگەی هەرسەکەی بۆ زەعیف بوونوانە ئەمە مۆزوعەکە کێش دابەزێنێ بەڵام وەرزش شەرت نییە بەس بۆ کێش دابەزین بێ وەرزش بۆ بەهێزکردنی ماسوولکەیە بۆ وەکوتم بۆ سیستەمەکانی تری لەش گرنگە بۆ دەروون بۆ لەش بۆ هۆرمۆنەکان بۆ جۆگەی هەرس بۆ هەموو شتێ گرنگە نەگەر تەنها بۆ وەزن دابەزان ئەجا بۆ بەنسبەت ئەوەی کاڵی دەرزی مەسەن دەرزیکردن ئەمیش بۆ هەموو کەسێک نابێت طبعاً هەنێک کەس هەیە مەسەن تۆ ئەمە اختیاراتە مۆزوعی باڵۆن هەیە مۆزوعی نەشتەرگەری هەیە مۆزوعی دەرزی بەکارهێنان ئەمانە هەر یەکە و بۆ کەسێک بۆ گروپێک کەسان بەکارێت بەنسبەت وەرزشکردن لە ڕەمەزانە طبعاً کێش دابەزان لە ڕەمەزانە وەرزش وە کووتمان زۆر گرنگە بە شێوەیەکی گشتی باشترێ لە کاتێکا بێت کە گەتە بەتاڵ بێ بۆی هەرستێک نییە لەسەر مادی بەتاڵ باشترە وەرزشکردن و جوڵە ئەمە یەک دووەم کەم خۆری هەنێ یارمەتیدەری وەزن دابەزان کەم خۆریە ئێمە کێشەکەمانەوەی سەر کۆمەڵگەی ئێمە و لە هەموو جیهانە دنیا بەرەو ئەوە چێ یعنی سێدەنتەری لایف مرۆڤ دانیشێت و شتەکانی متەوافرە هەموو شتێ بەردەسە جاران بۆ نمونە گەر لە کۆمەڵگەی خۆمان باسیکەین 50 ساڵ پێش ئێستا تۆ بۆ ئەوی گۆشتت دەستکەوتایە لەوانەیە بەقەت ئەوەی کە خۆی هیلاک بوویتایە بەدەستێتە و گۆشتت بۆ ئامادە بوو ئێستا هەموو شتێک ئامادە کراوە پاک کراوە لە قاپندراوە مەسەن چ پارچەیەکتەوە چ شوێنێکتەوە حازرە زۆر متەوافرە شتەکان زۆر بەردەسە ئامادە ئەکرێت و تۆ بەزەی خۆی بۆ خواردن زۆر بووە بەڵام لەولاوە باڵانسی ئەوە تێکچۆکە خواردنەکە زۆر بووە بەس سەرفکردنی خواردنەکە کەم بووە. دەستخۆش دکتۆر باسێکی خواردنەتونەکان بکەین یاخود بەگشتی بیبەر ئایا ئاساییە کەسەکە بیبەر بخوا ئەگەر ئاساییە بە چ ڕێژەیەک یاخود زۆر جارە بینین دوای ڕۆژوشکاندن بیبەر زۆرە خۆن هەنێک کەس ئایا ئەمە ئاساییە بیبەری تون بەڵێ طبعاً تونی بیبەری تون یەکێک لە خواردنە زۆر باشەکان ڤیتامینی تایە ڤیتامین سی تایە فایبەری تایە ئەملاحی تایە مەسەن مەگنیسیۆمی تایە زۆر باشە بۆ سەحەت بەنسبەت گەدەوە یان جۆگەی هەرس مەسەلەن هیچ کێشەی دروست ناکە لەوانەیە هەنێک کەس پێی نەکەوێت لەوانەیە خۆی ئەو تونیە چۆن لە دەم تا هەست بە تونیەکەیت و لە ڕێخۆڵەشتا باما شێوەز بە پێچەکەکەی هیچ مەوزوع نییە بەڵام بۆ یەکێک خراپ ئەگەر لە ئەسڵا برینی گەدەی هەبێ یان هەوکردنی گەدەی هەبێ و ئازاری گەدەی هەبێ لەوانەیە بیبەرەکە زیاتر ئازارەکە دروستکە بەڵام وەکو بڵێ کێشە دروستکە بۆ گەدە نەخێر هیچ شتێک نییە بڵێ مەسەلەن بیبەر برینی گەدە دروستەکە یان گەدە عەزیەتیان شتێک نەخێر. دەستخۆش باشە دکتۆر من ئێستا لە هەنێ شوێن زۆر شتە بینم مەسەلەن بەناوی چاڵنجی خواردنی بیبەری تیژەوە من بینیومە کە قاپێک بۆ کەسێ پڕکرا و بە تەواوی هەموو قاپەکەی بە یەک جار لە یەک ژەما خواردووە ئەمە چ زیانێکی هەیە؟ زیان هەموو شتێ بە ئیفرات لەوانەیە بگاتە زیان یعنی وەکووتم میوە ئێمە هەموو جارێکەڵی میوە باشە بەڵام قاشە شووتی باشە بەڵام تۆ نیو شووتی باش نییە وەنی هەموو بە شەکر یانی تۆ لەو کاتی ئیسفادەکە دەنگی خورما باشە بەڵام تۆ نی کیلۆ خورما بخۆی بەژەمێک بڵێ وڵا خورما باشە بۆ شەکرە فعلا خورمای شەکر لەو شتانی کە ئەڵێن باشە بۆ شەکر بەڵام تۆ نی کیلۆ بخۆی دانیشی بڵێ وڵا لەبەر باشەوە غەڵەتە لەبەرەوە کوالیتی و کوانتیتی یعنی بڕیش گرنگە لە هەماشەوە جۆرەکەی و بڕەکەی خواردنەکە بیبەروتمان باشە بەڵام تۆ دانیشیە پێشبڕکێکی لەسەر زۆخۆری ئەوە بیبەر بخۆی ئەویان ئەوەی کە تەحمولیەکە طبعاً هەم کەسێک بۆ کەسێکە گۆڕێ تەحملی زیاترێک خراپترە ڕاستە ئەوەیە بەس بڵێ زەرەری هەیە طبعاً زەرەریە بێ لەوانەیە عەزەتی با پێچ بکە وەکووتمان ئەو تونی کە لە دەم تاست پێکی لە ڕێخۆڵەکانش تاست پێ بکەین. دەستخۆش دکتۆر باسێکی چاوری جگەر بکەین چ خوێک زۆر کاریگەری هەیە لەسەرەوەی چاوری جگەر دروست بە یاخود دەبێ لە چ شتێک دوور بکەوینەوە بۆی چاوری جگەرمان نەبێت. باڵێ طبعاً زۆخۆری بەڕێژەی یەکەم یعنی یەکێ لەو شتانی کە من بە نەخۆشەڵە مەسەلەن ڕۆژ و گرتن
کاڵە دووشەمە و پێنجشەمە بڕۆژوە شتێکی خراپ نییە بەشەت یعنی بڵێ نەخۆشیێکی نەبێ کەسێکی ئاسایی بێ شتێکی خراپ نییە تۆ بیناوبێ خۆت برسیکە چکە یعنی بازێک کەسێ تەحمل کاڵە مەسەن نەوستنم زۆرە خۆم ئەوانە خۆم ناگرم لەبەرەوە بەوە مەگەر ڕایگری ئەمە یەک دووەم جوڵە وەرزش وەکوتم وەرزش بەدیلی نییە تۆ بڵێ حەبی چەوری ئەو خۆم بۆی چەوری جگەرمانە کاریگەری نییە بەتەنیا دەستخۆش وەرزش زۆر زۆر گرنگە و یعنی خواردنیش هەم بڕەکەی هەم جۆرەکەشی هەنێ خواردن هەیە یعنی خراپە بۆ منە وەکوتمان شەکر بە ڕێژەی زۆر خراپە تۆ بێت چەند کالۆری وەرەگری ئەوە سەرف بکەی بەلانی کەمەوە دکتۆر هەمان قسە ڕاستە بۆ سەوزەش خەز نەبێ بۆ سەوزەش هەمان قسە ڕاستە سەوزە کالۆری زۆر زۆر کەمتیە یعنی تۆ بۆ نمونە خەیار ئەگە خەیار بۆ نمونە بە نمونە وەرگرین یعنی یەک خەیار بخۆی لەوانەیە 20 کالۆری تیابێ زۆر کەمە تۆ چەند خەیار بخۆی بۆی زەرەری هەبێ وانە ڕاستە ئەگەر جگەر نەخۆش بێت ئێمە چۆن هەستی پێکەین یاخود نیشانەکانیمان پێ بڵیت وڵی نیشانەکانی تەمان ئەگۆڕێ یعنی ئێستا من شتێ بڵێم و لەوانەیە خەڵک بترسێ وا بزانێ یەکسەرەوەی هەیە ئەمە ئەم شەوە نابێ ئازاری سک بەس ناکرێ هەرچی کە ئازاری سکێ و بڵێ منەوەمەوە نیە بەڵام نیشانەی یعنی بڵێن ئەو نیشانانەی جگەر کە دروستە بێ و یعنی لە دوورەوە یەکسە هەستی پێکی کامە جگەری نەخۆشە ئەوە لە یەکێکە دەرەکەوە کە گەیشتۆتە ئەخیری و گەڕانەوەی نییە چۆن ئازارەکەی جیاکەینەوە ئازارەکەی جیا ناگرێتەوە ینی ئیلانە بێتە لای دکتۆر ئەکید ینی چونکە پێش هەموو شتێ پێشەوەی فەحسی نەخۆشەکەی پرسیاری لێکی هەنێ پرسیاری لێکی کە گرنگە مەسەن چۆن ئەژی ئەم کەسە چی ئەخوا چی ناخوا هیچ نەخۆشی کێ بۆ عایلەکەیان دەرمانی چی هەیە وانە ئەمانە گرنگە اینجا دوایەوە فەحسی سریری هەیە فەحسی کلینیکی تۆ دەست لە نەخۆشەی ڕاستە چونکە زۆر جار ئەو کێشەیەمان هەیە بەرمنە نەخۆشەکە ئەچێت دنیا پشکنی نەکات ئەوانە ئازارێکی سادەی هەیە دوای سێرەکە هیچی نییە ئایا زۆر دووبارە بوونەوەی ئازار ئەکرێ بڵێن ئەوە نەخۆشیێکی دیاری کراوە بەڵێ یعنی تۆ فەرقی هەیە یەک بێ بڵێ دوو ڕۆژە ئازاری سکم هەیە عادەتەن شتەکە دکتۆریش زۆر بەجددی وەری ناگرێ وانە کە بڵێ دوو ڕۆژەوەم دەرمانی بۆ نووسیان فەحسێکی بەسیت شتێکی ئەگەر بوێ متابعەیەکی ئەڵێ متابعە گرنگە ئیلا مەگەر تۆ کە ئەڵێ دوو ڕۆژەوەم تۆ یەکسەر شتەکە بدۆزیتەوە نەخۆشیێکی جددی بدۆزیتەوە ئەوجێ بەڵام ئەگەر سێرکە هیچی وانە پێڵێمە فڵۆپیوێ متابعەیەوێ بەڵام ئەگەر ئامان نەخۆش بچێ بۆ لای دکتۆرێ بڵێ دکتۆر 2 ساڵە نەخۆشم تۆ بیر لە شتێکی ترەکەیتەوە یان بڵێ 6 مانگە سکمێشێ تۆ بەناویکتر ئەیبینی و نەخۆشەوە نیە فەرقی لەگەڵەیەکە کە تۆ بڵێ 2 ڕۆژەیە ئازارمێ باشە دکتۆر لە کاتێکە کە بۆ نمونە و ئازارە زۆرانە ئاوا چارەخوازەکە دوای بخات و نەچێ بەدەمیەوە بنونە تۆ دڵنیام نەخۆشە بۆ مەسەلەن و توێتی ساڵێک یا 2 ساڵە من ئەم ئازارم هەیە بەڵام تازە تۆتە لای پزیشک ئەمە لەم حاڵەتەیە چ کێشەی دروستەکات کێشەی زۆر گەورە دروستەکات طبعاً حاڵەتی کتوپڕ چیە حاڵەتی سارد چییە حاڵەتی سارد ئەوەیە کە نەخۆش شتێکی هەیە پێویست بۆ ناکە ئەو شەوەیان ئەو ڕۆژیان ئەو هەفتەیە بچێ بۆ لای دکتۆر بەس پێویستە کا بچێ ئەوە تەوعی ئەو زۆر مهمە بزانێت کە پێویستە کا بچێ ئێماڵین پێویستەکە بەس نەماوتوە ئێستا بەس پێویستەکە دوای مەخە زۆر تەخیری مەکە مەسەن بانەگاتە ساڵێکی تر ئازارێک تێ بۆ چونکە فعلا لەوانەیە ئەم حاڵەتە ساردە بێ بە حاڵەتی کتوپڕ کە حاڵتیش بوو بە کتوپڕ طبعاً چارەکردنی کتوپڕ وەکو چارەکردنی حاڵەتی سارد کوالیتی نییە بۆ نمونە شتێک لە اختصاسەکەی خۆم باسکەین ئازارێکی سک هۆکارەکەی گیرفانی کۆڵۆنە بۆ نمونە گیرفانەکانی کۆڵۆن چییە بازێک کەس بە ویراسی هەیەە بازێک کەس لەگەر مروری تەمەنە گیرفانێکی زۆر دروستە بێت کۆڵۆنیا ئەمە هەوکردنەکە من نەخۆشم بینیوە هەوکردنی هەبووە ئەنتیباتیکی بەکارهێناوە لەوانەیە سەربەخۆ بەکارهێ نابێ ئەمە زۆر خەتەرە بۆچی چونکە تۆ علاجی هەوکردنی بەکارنەوە هەر نەشی زانی ئەوەی هەیە لە پڕەکە ئەگاتە نەخۆشخانە ئەم نەخۆشە نە ڕیکۆردی هێلای دکتۆر نەچۆتە دکتۆر نەهیچ شتێ دەرمانی خواردووە چاک بۆ 2 جا 3 جا چەند ئەتاکێکی بواتەوە چاک بۆتەوە بەڵام بە چه حاڵەتێک گاتە خەستەخانە لەبەروی چونکە نەزانراوە ئەوەیە و چارەسەر نەکراوە چارەسەرەکە بە غەڵەتی کراوە کە ئەگاتە خەستەخانە سکی ئاوساوە ڕخۆڵی دەرناچێ ئەرشێتەوە لەرزوتایی هەیە دوای فەحسوشت سێرەکی ڕخۆڵی تەقیوە ئەوە ئەو وەختە تۆ بێ علاجێکی و حاڵەتی تەواڕی بەڵام لەکوێ تۆ نەخۆشە چارەسەرکەی بە دەرمان و بەهەنێ خۆپارێزی لەگەڵ متابعە بەبێ ئەوی دەستکاریکەی یان نەشتەرگی لەکوێ تۆ نەخۆشەکە بێ بە نەشتەرگەریکی گەورە و لەوانەیە لە بگاتە مەوزوعی
چاودێری ورد و خوانە خواستن مردن و یان گەڕانەوە ئەم شتانە دەستخۆش دکتۆر هێزنی هات زۆر سپاسەکەین پزیشکی نەشتەرێری گشتی کە ئەمڕۆ لەگەڵمانە بووی بەرنامەکەمانێ زۆر جوان کرد خۆشەویستان ئێمە هیچمان نەماوە ئێستاش کاتی بانگی ئێوارەیە ڕۆژ و پەرستشی هەموو لە قبول بێت تا بەرنامێکی تر خواتان لەگەڵ خواتان لەگەڵ بێت.